سەعدی عەزیز حەمەد ئەمین ناسراو بە سەعدی گچكە لە دایکبووی ساڵی 1943 گوندی سێبیران لە ناوچەی قوشتەپەی پارێزگای هەولێر بە ڕیشە دەچێتەوە سەر خێزانێکی جوتیاری هەژار. ئەو ڕیشە کۆمەڵایەتیە ڕۆڵی هەبوو لە گەڵاڵەکردنی بیر و باوەڕە چینایەتی شۆڕژگێڕەکانی لە تەمەنی مناڵیدا خراوەتە بەر خوێندنی ئاینی و تا قۆناغی فەقێتی خوێندووە. بەڵام دوای ئەوەی لە گوندی دووگرتکان خوێندنگە کراوەتەوە وازی لە خوێندنی ئاینی هێناوە ڕووی کردوتە خوێندنی مەدەنی. بەڵام لەبەر سەختی ژیانی خێزانەکەی خوێندنی پێتەواو نەکراوە و لە خوێندن دوورکەوتۆتەوە و دەستی بەکارکردن کردو بۆ پیداکردنی بژێوی ژیانی خێزانەکەی. لە تەمەنی 17 ساڵیدا لەگەڵ برایەکی ڕویان لە شاری هەولێر کردو لە گەڕێکی سەیداوە نیشتەجێ بوون. لەوێ دەستی بە کرێکاری کردو و وردە تێکەڵ بە جیهانی سیاست بوو. ساڵی 1962 چوو بۆ خزمەتی سەربازی و ساڵی دواتر پەیوەندی بە شۆڕشۆ کردو لە چەمی ڕێزان ژیانی پێشمەرگایەتی دەست پێ کرد. لە پێشمەرگایەتیدا جەربەزەیەکی واینوان کە لە ماوەیەکی کووردا بە پلەکاندا سەرکەوت و گەیشتە ئاستی فەرماندەی بەتالیۆن لە شەڕەکانی ماکۆک و شیشار کە 3 مانگیان خەیان شکستی بە سوپای عێراق هێنا و خودی خۆشی لەو شەڕانەدا بریندار بوو. ساڵی 1974 دوا بە دوای هەرسێنانی ئاگربڕی 4 ساڵی نێوان شۆڕش و حکوومەتی عێراق وەک فەرماندەی بەتالیۆن لە هێزی قەندیل داندرا. لەو ماوەیەدا پەیوەندی لەگەڵ عەلی عەسکەری کە لێپرسراوی هێزی قەندیل بوو پتەوتر کرد. پاش هەرسێنانی شۆڕش وەک پەنابەر هانای بۆ ئێران بردو لەوێ لە شاری مەهاباد گیرسایەوە. سەعدی عەزیز لە سەرنجامی ڕەوشەکە ناڕازی بوو بۆیە پەیوەندی بە سەرکردە ناڕازیەکانی ترەوە کردو لە دوو کۆبوونەوەدا کە یەکێکیان لە ورمێ بەسرا و ئەویتر لە مەهاباد بەشداریەکی کاریگەری کرد و پشتیوانی لەوە کرد کە بگەڕێتەوە بۆ عێراق و لەوێ درێژە بە خەباتی نەتەوایەتی بدەن. پاش گەڕانەوەی بۆ عێراق لە ساڵی 1976 لەگەڵ هەریەک لە عەلی عەسکەری و ساڵح یوسفی و خالید سعید و تاهیر عەلی والی و عومەر مستەفا و ڕەسوڵ مامەند و ناسح ئیسماعیل ئەحمەد و عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی بەشداری لە دامەزراندنی بزوتنەوەی سۆشیالیستی کوردستاندا کرد و هەمویان پێکەوە کەوتنە کارکردن بۆ دابینکردنی پێداویستیەکانی دەستپێکردنەوەی خەباتی چەکداری لە کوردستاندا. پاش ئەوەی بزوتنەوەی سۆشیالیست بوو بە باڵێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی خەباتی چەکداری چڕتر کران. لە مانگی ئابی 1976 پۆلێک لە سەرکردەکانی بزوتنەوەی سۆشیالیست لەوانە سەعدی عەزیز ڕویان کردە قەندیل و لە قەڵەمڕەوی هەڵسوڕانی چالاکیەکانیان جاری هەڵگرسانەوەی شۆڕشێکی نوێیاندا. لە تشرینی یەکەمدا بە ناوچەکانی دەشتی هەولێر و کۆیە و خۆشناوەتیدا گەڕا و جاری شۆڕشیدا و لە پێکادانێکدا لە 4 کانونی 1970 لەسەر ڕێگای نێوان پیرمام و مەلا ئۆمەر بریندار بوو. لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی کە لە ناووڵات لە دۆڵی گۆستە لە برادۆست لە ماوەی نێوان سیوێکی ئاب و 12 ئەیلولی 1970 بەڕێوەچوو وەگیەکە لە 6 نوێنەرەکەی بزوتنەوەی سۆشیالیست لە ناو سەرکردایەتی یەکێتی دیاری کرا و لە پرۆسەی ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگەدا کرایەکەم فەرماندەی هەرێمی هەشتی دەشتی هەولێر. لەو ماوەیەدا چەند نەبەردیەکی دژی هێزەکانی عێراق لە سەفین و هەورێ و حەسەن موتریب و شیوەشان و قازبەگیان بەڕێوە برد کە ناوبانگێکی زۆریان وەک فەرماندەیەکی بەتوانە بۆ دروست کرد. ڕۆژی 8 ئازاری 1970 لە کاتی بەڕێکردنی هێزەکەی بەرەو نۆکان بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی هێزەکە لە گوندی دەشتێ و لە ناوچەی پشدەر تووشی شەڕ بوو. لە ئەنجامدا سەعدی عەزیز و 12 پێشمەرگە شەهید بوون و 4 تریش بە برینداری بەدیل گیران و دواتر لە 21 حوزەیران لە زیندانی مووسڵ لە سێدارە دران.